کۆمەڵی دادگەری هێزێک بووە کە نوێنەرەکانی سەرڕاستانە لەگەڵ خەڵکو و جەماوەر ماونەتەوە مامۆستا عەباس و لانی کەم کۆمەڵ نوێنەرەکانی لە خەڵک دانەبراون لە نوێنەرەکانی هەم لە کوردستان هەم لە عێراق من نمونەیەکم ئاماژە پێکرد دوو ڕۆژ پێش ئێستا مامۆستا عەباس لە مقابلەیەکی تەلەڤیزیۆنی ئێمە نوێنەرێکمان هەیە مثل من تەنها ئاماژەکەم بەو نوێنەرە بوو خەڵکی زۆرێک لەو نوێنەرانی چوونە پەرلەمانی کوردستان لە ماوەی ساڵی ڕابردوودا کەس نەیبینیون ئێمە نوێنەرەکانمان نەچوونەتە پەرلەمان و ئیمتیازاتیشیان وەرنەگرتووە بەڵام حزورێکی باشیان لەگەڵ خەڵک ماوەتەوە هەفتانە مانگانە معلومە یعنی مەسەلەن نمونەیەکی وەکو مامۆستا عومەر گوڵپیمان هەیە بەردەوام مؤتەمەری سەحەفی هەبووە بەرچاو ڕۆشنی چاوی داوەتە خەڵک لە کارەبا لە نەوت و چۆتە بەغدا ڕێگای گرتوۆتە بەرەوە بە پشتیوانی کۆمەڵی دادگەری سکاڵای تۆمار کردووە نوێنەرەکانی کۆمەڵ بەو نوێنەرانەی لە ڕابردووی هەیەی بەو کاندیدە بەهێزانەی ئێستاش هەیەی یعنی کۆمەڵ چاوەڕوانی هەیە کە خەڵکی هەرێمی کوردستان پاداشتی بداتەوە و دەنگی پێ بدە